السلام عليكم دادي جان. السلام فرموا. شلونك باشا؟ باشا فرموا. والله روشن توني هذا صدقهم بياشو زورم خوشوي زور جواني خۆشەویستی چێ و باسی چێکری تۆ؟ بەخۆ هەر یەکەم داقە بینیمی لەسەر شعرێکیشم وایە بۆ بڵێم ئەرێ شعری چی دەڵێت دەوەرە دووغوا مەڕۆ دووغوا لە تۆرە لەگەڵ تۆ بۆ باڵەوە ئەزایی دووغوا ئەزانی بە قورعان تۆم زۆر خۆشمە خوا گەلی ئێستا حەلەن قسەمۆ ناوترێت دڵمەڵێ تەپ 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 دووغوا ڕازی بە ئەرێ ئێستا تۆ چی دەوێت کاکە؟ وەڵی خۆشمێ هەر ئەو دەقەی تۆم بینی ئێستا دڵم پیاوچوو ئەڵم شعرێکم بێ با بۆ بڵێم توخوا زانی چی لە ڕۆژەی تۆم دیوە عەشق لە دڵم چاقیوە دووغوا ڕازی بە لەتخوا زۆر جوانی ئۆی باوکەڕم زانی چیە ئەوە من لێرەم هاتووم بۆ میوانی تخوا خۆون مەکە باشە دوای دێمەوە بۆ لاو عبۆ خەریکە ئەو مێشکەم تێگەچێ خەریکە ڕۆحم دەرەچێت تێناگەم ئەم هەتیوانە شوێن و مەکانی منیان دۆزی و نازان ناوی خوای بینە عوسمان ناوی خوای بینە قابی دەچێت کاکە مندارن هاتیە دویتو تەوا بڕە هاوکە ئەو کوڕم نادیان هینتەوە ئێرە و خەڵات چ مشکلە نابینە لە گۆڕێ دەی باوکم ئەگەر هێنای بۆیرە من لای لە سمێڵ خۆمە تاشم کورد با بە کوڕەکانی خۆ ماڵ و سوقەکەی خۆتان نازان لەسەر کوڕەکانم بێن بۆیرە ناموسمان وازنینە ئەوە چیەوە؟ یەخوا وا بێ یەخوا وا بێ خەینەکەی کوڕە بۆ تۆ قسەی نەکەی زۆر عوسمان نەبێ عوسمان جێم دەبرێت بەڵێ کاچی خۆم هیچ خۆت بشەوەش مەکە دەزای چێ ئەو کوڕەی من دەیان هین تێرە ئەندیان هین تێرە نەیان هینایرە بزر بوون ئەم بەخۆم دەچمە دوێن تەوا بڕە خاڵ خۆش زۆر شارە مشکلەیە لە گۆڕێ دێم بابا ئەگەر نەهینەوە ئەوە تەوێ ڕۆڕەی دەنێرم دەچی دەیانی قسەی گەلە گەرمەوە هەدی یەخوا وا بێ ئەتو ڕاوەستە عوسمانە مەوزوعی ڕئیسێ بکەمەوە کاکە بکەرەوە کوڕە بەوجەوە ئەوە مامتان عوسمان ئەم بۆی دەلێت تە خارج ئەوە ئەوجا ئەمنیش یعنی ژنی دەینم هاوە پێتان بڵێ ئاخر لەبەر ئەوەیە کوڕم ئێستا هیچێکا هەڵبژێرە یا ژنێنانەکەی باوکە یا خایجەکەی ئەوە هیچ ئەو لە دوای یەکەک دەی دەچمە خارج ئەوە قسێ ئەی ئافەرم ئەشە میرانی ئەگەر بیگۆت بە نە ڕمتەتەم دەدەم نابوو بە تەشید ئەوە هاتن کورە چاوت ڕۆن ئەوە هاتن کورە وەڵا جاسم زێر باوکە یاخوا بە خێرنێن بە ملی ورد بێن ئەوە چی قسانە پاپی چەنی ئەو کو حشتەکەی ویکە کیوتە ها زۆر لافێ و جوانە ئەوە ڕەفیقمە ئەوە ڕەفیقمە احترامی بگرا پاپی سمێڵەکانی زۆر جوانە ئەها ئەوەی کە ئاگە کەماچی سۆیدەرهینە کەمالە چام ئەوە زۆر جوانە چیژم 15 ساڵە بە خێوی دەکەم بۆ جوان ناوی 15 ساڵەکە منداڵەکەم بە خێو کرد ئەوە لەگەڵ دەبوو ئەمە بەخێوکە ئەمە سێ شوقەی پێمان کردوە تا ماڵمان دۆزی خەیدینا شوقەکان بە یەک دەچی ئەمیش زۆر زار بزن ئەوە کو حشتری براتم کو حشتریشتان هەیە؟ کورە بابە خۆی حشتری ڕاستی ناڵ بۆ وانێکی خۆم زۆر تەواو نیم بەلایکی زلیان هەیە کواوەتی وە وەڵا لە خوارەوە خوارەوەی ئیشێکی هەبوو پاپی پاپی ئەزانی ئێمە حب و خۆشەویستی تۆوای لێ کردین کە بین بۆ ئێرە کورە حوبێکی کورە ئاژدانی منتان سوتار کورە ژیانی منتان تەدمیر کرد وەڵڵا ئاشق پاپی معنای چییە؟ پاپی خۆی تاکە نعلوشت نادە بە عەدی. مەقسەدی باوکەیە زمانەکەی دوو نارێ باوکە لۆ دەلێ پاپ ئەی چوزانم با من بۆ وازان دەلێ پاپ و هەم پێشان مندار بووین بە نەحلیان دەبۆ پاپ